سیناریۆیەک لەبارەی چارەنووسی خورشید هەرکی ئاشکرا دەبێت. بۆچی لە ناکاو شەوی ڕابردوو دۆسیەکە سەری هەڵدایەوە. شەوی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە گەنجانی هەرکی لە گوندی گردەڕەشەی سەر بە قەزای خەبات ڕۆژانە سەرشەقام بە تەقەیەکی زۆر بەرامبەر پاڵاوگەی لاناز و وێزگەی کارەبا داوای بڕیاری کۆتاییان لە دۆسیەی خورشید هەرکی دەکرد و داوایان دەکرد لە تەندروستی دڵنیا ببنەوە. زانیاریەکانی ستاندەر ئاشکرای دەکەن ڕۆژێک بەر لە گرتبوونەوەکە برایەکی خورشید سەردانی ناوبرا و حەیدەر هەرکی لە زیندان کردووە و پەیڕاگەیاندون کە دەیانەوێت لە ڕێگەی دادگاوە کەیسەکەیان یەکلا بکەنەوە و سزای توندیان بەسەردا بسەپێنن. پێشتر ناوبرا و تۆمەتبار کرابوو بە کوشتنی پێشمەرگەیەکی زێرەڤانی. ئەمەش وا دەکات سزاکەیان لە نێوان زیندانی هەتاهەتایی تا سێدارە بێت. دەنگۆی ئەم سزایەش بووە هەوێنی ناڕەزایەتیە توندەکەی گەنجانی هەرکی بۆ داواکردنی ئازادکردنیان. لە ڕووی فەرمیەوە تەنها پۆلیسی هەولێر ڕوونکردنەوەی داوە و ڕایگەیاندووە چەند کەسێک لە گوندی گردەڕەشە پشێویان دروست کردووە و ئەوانەی دەستیان تێدا هەبووە دەستگیر کراون. بەڵام تاوەکو ئێستا هیچ زانیاریەک لەسەر چۆنیەتی دادگایکردنی خورشید هەرکی و حەیدەر هەرکی لە ئارادا نییە. ئێستاش هێزێکی زۆری ئەمنی لە خەبات جێگیر کراوە و گەمارۆیەکی توند خراوەتە سەر گوندی گردەڕەشە. هاتوچۆ توند کراوەتەوە و ڕێگا بە هیچ کەسێک نادرێت بچێتە ناو گوندەکە ئەگەر نیشتەجێی ئەوێ نەبێت.